هاوڵی خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیمامی ئەبوو ذەڕ دەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆمەڵێک وەسیەت و فەرمانی بە من کرد ئەمەڕەنی بحب المساکین والدنو منهم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکێک لەو شتانەی کە وەسیەتی کرد بۆ من کە فەقیر و هەژارەکانمان خۆش بوێت و لێشیان نزیک بینەوە. بەڵام زۆرێک لە خەڵکی ئەمڕۆ بە پێچەوانەی ئەم حەدیثەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەڵسو کەوتەکە ڕقی لە هەژارە و لێشی نزیک نابێتەوە بە پێچەوانەی حەدیثەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بەداخەوە ئەمڕۆ لوتبەرزی پۆز لێدان لە خۆبایی بوون لەناو کۆمەڵگادا ڕۆژ بە ڕۆژ زیاتر پەرەدەسێنێت. کەسانێک دەبینیت گاڵتە بە فەقیر و بە هەژار دەکەن. فڵان کەس ماڵەکەی خۆش نییە، فڵان کەس سیارەکەی جوان نییە وەک سیارەکەی من. وا دەزانی ئازایەتی خۆتە. بۆیە بەو کەسانە دەڵێم کە گاڵتە بە هەژارەکان دەکەن لە ئافرەتان بە تایبەتی پاشان پیاوانیش، پێتان دەڵێم ئێوە کچ و کوڕی کێن. کاتێک کە تۆ گاڵتە بە فەقیر و بە هەژارێک دەکەی، ئەگەر چاوێک بە مێژووە بخشێنی زۆر باشە بۆی بزانی باو باپیری تۆ چیان هەبووە. جەنابەت کاتێک کە گاڵتە بە فەقیر و بە هەژار دەکەی، لوتت بەرز ئەەکەی بەرامبەریان، وا بزانم جەنابەت باوکت مارسیدسیە بۆ کاتی خۆی، باوکت لێکزیسیە بۆ نازام چی هەبووە، باوکت جاریوە خاوەنی مریشکێک و مەڕێک نەبووە. فەقیری عیبە نییە، مەبەستم ئەوە نیە تانەوتە شەر بدەم، مەبەستم ئەوەیە بزانە کوڕی کێ کچی کێی. پێویست ناکە بەم جۆرە تۆ پۆز لێ بدەی بەسەر خەڵکی فەقیر و هەژارە، چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ناڕواتە بەهەشتەوە هەر کەسێ بەقەد مسقالە زەڕێ تەکەببور لە دڵیا بێت، لوتبەرزی لە دڵیا بێ، خۆ بەزلزانین لە دڵیا بێ، لا يدخل الجنة من كان في قلبه مثقال ذرة من كبر. جا تۆ هەر بۆ خۆت تەکەببور کە، هەر خۆت بە گەورە بزانە، بە دڵنیاییەوە ئەوەی تەکەببوری هەبێ و لوت بەرز بێ لە ئاستی خەڵکی و لە ئاستی فەقیر و هەژارەکان، بە دڵنیاییەوە خوای گەورە نایخاتە بەهەشتەوە. کەواتە بزانە کوڕی کێی، باوکت کێ بوو، دایکت کێ بوو، باپیرت کێ بوو، ئەو جا تۆزێ بە خۆش تا بچۆرۆ کە جەنابەت بزانە خۆت و باو باپیرت پێش پرۆسەکە و پێش ڕاپەڕینەکە چیتان هەبوو. بۆی ئینسان تۆزێک ئەگەر بە خۆیان بچێتەوە زیاتر لوت بەرزێکی دەشکێنێ. بەڵام کاتێک کە سەیری پشتی خۆی نەکرد و نەیزانی کوڕی کێ و کوڕەزای کێ و کچەزای کێ، زۆر جار لوت بەرزەکە زیاتر ڕووی تێکات. بۆیە گاڵتە بە فەقیر و هەژارەکان مەکەن. ئەو کەسانی کە خۆڵ و خاشاک زبڵ بۆ ئێمە فڕێ ئەدەن، شایستەی ئەوە نین کە گوێیان پێ بدرێت. ئافرەت گوێم لێ بووە، ئەو کەسانی کە ئیشەیان کردووە کاتێک کە سەتڵەکەی فڕێداوە فەقیرە وتێتی یا ڕەبی کوێربی. ئافرەت لەولاو گوێنی ناشرینیان پێدرێ، سوکایەتیان پێکرێ. بەداخەوە ئەگەر هەژاری وای لێ نەکات، بەخوا مەجبور نییە بۆ جەنابت و بۆ جەنابم خۆڵ بڕژێنێ، زەبڵ بڕژێنێ، خۆڵ و خاشاکی من و تۆ فڕێدا. ئەوە هەژاری وای لێ کردووە، خوای گەورە ویستی لێ بە یەک چرکەیە تۆش ئەکاتە کەسێک لەوانەیە کە خۆڵ فڕێ بدەی. بۆیە گوێن مەدە بەوانە، سوکایەتیان پێ مەکە. من داوا ئەکەم لەو کەسانی کە کۆمپانیایان هەیە، داوا ئەکەم لەو کەسانی کە لە شارەوانیەکان دەستیان دەڕوا، داوا دەکەم لەو کەسانی کە دەتوانێت ئەم قسەی من بگەێنێ بەوان. یەکێک لە هۆکاری ئەوەی ئەو فەقیر و هەژارانە کە جوێنیان پێ ئەدرێکێ لە هۆکارەکان لوتبەرزی خەڵکە، یەکێتر لە هۆکارەکان ئەوەیە سایاقەکان زۆر بە سەریعی دەڕۆن. ئەگەر ئەیە ناسن نەسیحەت و ئامۆژگاریان بکەن، بڵێن ئەوەندە بە پەلەمەڕۆن، ئەو فەقیرانە هەمویان وا دەپۆشۆکێن، هەر نازان چۆن سەتڵەکە فڕێدەن، چونکە سایاقەکە دەزانێ ئەمانە هەندێکیان فەقیرۆکەن، لەبەرەوەی ئیشەکەی نیو سەعات زووتر تەواو بێ، زۆر بە سەریعی دەڕۆ، ئەمانیش دەپەشۆکێن، نازان چۆن ئیشکە فەقیرانە. بۆیە گوێن بەوانە مەدەن. ئەو کەسێک کە گوێن بەوانەدا و بە چاوی سووکەوە تەماشای ئەوان دەکا، من پێی دەڵێم جەنابیشت خۆڵ ڕێژی خێزانتی، بەس هەستی پێ نەکردووە. دەڵێ چۆن؟ ئەگەر 2 ڕۆژ ئەو کەسەی کە تۆ گاڵتەی پێیەکەی 2 ڕۆژ 3 ڕۆژ نەیە بۆ کۆڵانەکەت و خۆڵ و خاشاکەکەت فڕێنەدا، جەنابەت ئەبێ بە ئەمری خێزانت هەرچی زبڵی ماڵەکەی بکەی ناو سیارەکەت بەرفڕێیتی،
کاتە خۆش خۆڵ ڕێژی بەڵام هەستی پێ نەکردووە بەڵام بە جۆرێکی تر بۆیە سوکاتی بە خەڵکی مەکە ئەوانە فەقیر و هەژارن جوێنیان پێمەدەن قسەی ناشرینیان پێمەکەن چونکە ئەوانیش خزمەتکار و کۆیلەی ئێوە نین ئەوانە هەژاری وای لێکردوونەکە خۆڵ و خاشاکی بەردەم ماڵەکەی تۆ فڕێدەن لە جاتیەوەی بڵێ ئەو 5,000 و 10,000 و 25,000 یارمەتیەکیان بدەی ئەچی جوێنیان پێدەی سوکایەتیان پێ دەکەی ئەی نازانی خوایەک هەیە ئاگای لە هەموو شتێکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم پیاوی وا هەیە ئافرەتی وا هەیە ئەگەر بێتە ماڵەکەتان بێتە ماڵتان لە دەرگای حەوشەکە زانێت چی لێکەنێوە یەک پاڵێکی پێوە ئەنێن ئەمجا دەرگای حەوشەکەشی بەسەرا داخن یعنی لا ئێوە هیچ ڕێزێکی نییە بەڵام دوعاتان لێ بکە خوای گەورە یەکسەر دەتان مرێنێ واللهی لەوانەیە ئەو کەناسەی ئەوەی کە خۆڵ پاکاتە پێی دەڵێن کەناس خوای گەورە ژیانیان خۆشکە خوای گەورە ئەو کەسانش لود بشکێنە کە سوکایەتیان پێ دەکەن ئەوەی کە ماڵەکەی بەردەم ماڵەکەی تۆ و دوکانەکەی تۆ پاک دەکاتەوە ئەوە مەرجنی بێ ڕێز بێ لەوانەیە قسەیەکی پێ بڵێ سوکایەتیەکی پێ بکەی یەک دوعایەکە لێ بکە هەتا ماوی خێر و خۆشی لە خۆت نەبینی نازانی ئەوانە فەقیر و هەژارن نازانی ئەوانە فەقیرن لەوانەی لەو کەسانە بن کە خوای گەورە ئەوان داوای هەرچی لێ بکەن خوای گەورە پێیان دەبەخشێ بۆیە ئاگاداری خۆت بە خۆش زبڵ فڕێدەری خێزانتی هەروەکو چۆن ئەوش لەبەر خاتری خێزان و مناڵەکانی زبڵ فڕێدا جەنابیش زۆر جار بە سیارەکە زبڵ فڕێدا کەواتە لوتت بەرز نەبێ بە خۆتا بچۆرەوە هەستێک بە خۆت بکە ئەوانە حەز ئەکەن وەکو تۆ ژیانیان خۆش بێ بەڵام خوا ئەوەندەی پێداون گاڵتەیان پێ مەکەن بەداخەوە ئەمڕۆ کەسانێکەیە کە وەستای خانوو بێ وەستای ئیشی تر بێ لە هەر ئیشێک بێ پیشەیەکی هەبێ کاتێک کرێکارێک لە بەردەمیدایە ئیش دەکا یا چەند کرێکارێک یا چەند شاگردێکی لە بەردەمدایە سوکایەتیان پێ دەکات جوێنیان پێدا قسەی ناشرین دەکا بە شاگردەکان بۆ شاگردە خزمەتکاری تۆ نییە ئەوش هاتۆ کەسابەتەکە نە کوڕی تۆیە نە کۆیلە و عەبدی تۆیە شاگردێکە جەنابیش ڕۆژێک بوو خۆت شاگردی بەردەم خەڵک بووی ئەمڕۆ بوویتەتە وەستا گاڵتە بە خەڵکی مەکە جوێن بە کەسێک مەدە وەڵڵای وەستای وا هەیە کوردوەتەنی وەکو گەڵای دار جوێن بە شاگرد و کرێکارەکان دەدا ئەگەر یەک غەڵەتێ بکە یەکسەر جوێنێکی پێدا لەبان دیوارەکەوە لە ناو مەتعەمەکەدا لە ناو حەی سەناعەکەدا لە هەر شوێنێکا بێ قسەی ناشرینی پێ دەکات باشە ناترسی دوعات لێ بکات ناترسی ئەو کەسە دوعایەک لێ بکات خوای گەورە تووشی دەرد و بەڵات بکە یعنی کەسێک هاتووە فەقیری و هەژاری وای لێ کردووە لەگەڵ جەناب تا ئیش بکات تۆش ئەچی سوکایەتی پێ دەکەی جوێنی پێدەی وا دەزانی کۆیلەی تۆیە نەخێرە کۆیلەی تۆ نییە بەخوا براکەم بۆیە با ئاگامان لە خۆمان بێت ڕێز و حرمەتی ئەو کەسانە بگرین کە لە ژێر دەستمانان قسەی ناشرینیان پێ نەکەین مامۆسای بەڕێز با لە قوتابخانەکەدا قسە بە قوتابیەکان نەڵێت ئەوەی کە شاگردی تۆیە قسەی پێ مەکە ئەوەی قوتابی تۆیە قسەی پێ مەکە ئەوەی کرێکاری تۆیە قسەی پێ مەکە جاری وایە لە هەمووی ناخۆشتر ئەوەیە خاوەن خانوو دەچێتە لای خانووەکەی خۆی سوکایەتی بە کرێکار و بە وەستا دەکات ئەڵێ پیاوێکی لوتپەرس هەبوو دەوڵەمەندێ گەورە لە پارێزگایەک لە پارێزگاکانی کوردستان ئەم پیاوە دەڕۆشت ڕۆژانە کورسیەکی دائنا لە بەردەم بیناکەیە دانیشت جوێنی بە وەستاکە ئەدا و قسەی بۆ کرێکارەکە دەکرد و کوێر بن دەستان بشکێ قاشتان بشکێ بۆوا دەکەن بەردەوام قسەی پێیان دەکرد بێمنەت بوو ئەم ڕۆنایی بخۆت بەیانی کەتە دێنم کێشەم نییە پارەی هەیە ئەو کەسێک کە لەگەڵیان نابوو دەڵێ ڕۆژێک وەستا بووم کاتێکم زانی کەسێک هات شێت بوو شێتی تەواو هات کردی ئەمەی کابرای دەوڵەمەنە ئەوە ڕای وەشانە بان کورسێکە وتی بۆ لە خۆت بایویتە ئەو لوتبەرزیە چییە بۆچی جوێن بۆ خەڵکە فەقیر و هەژارە ئەدەی نازانی کفنەکەت گیرفانی نییە بەبێ دینار و دەرهەمە ڕۆیتە ناو قەبرەکەتەوە بۆچی سوکایەتی بەم کرێکار و وەستایانە دەکەی ئەڵێ ئەم پیاوە بە تەمەنە کاتێک کە ئەم شێتە ئەوە نەسیحەتی کرد دوای ئەوە ئەها دەبان کورسیە دائەنی یەک قسەی ناکرد حەقی بەسەر کەسەوە نەما تەواو بۆ خۆی عاقڵ بوو تۆیش کفنەکەت گیرفانی نییە پۆز لێ مەدە
بخۆتا بچۆرەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ يدخل فقراء المؤمنين الجنة قبل الأغنياء بنصف يوم 500 عام. بزانە تۆ فەقیر و هەژار و داماوی یە هەژارەکان داماون. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم فەقیر و هەژارەکانی ئومەتی من، فەقیر و هەژارە ئیماندارەکان بە نیو ڕۆژی قیامەت، ڕۆژی قیامەت 1000 ساڵە، بە نیو ڕۆژ پێش دەوڵەمەندەکان ئەچنە بەهەشتەوە. واتە خەڵکی فەقیر و هەژاری ئیماندار 500 ساڵ پێش لووتبەرزەکان و دەوڵەمەندەکان دەچنە بەهەشتەوە. تۆ بۆ خۆت وەستێنراوی نازانی چیت بەسەراتیە، فەقیرەکەش بۆ خۆی لە بەهەشتایە 500 ساڵ پێش تۆ چێتە باشتەوە. کەواتە تۆ فەقیر و داماوی کە گاڵتە بە فەقیر و هەژار دەکەی، نەک ئەوان 500 ساڵ پێش تۆ چنە باشتەوە. گاڵتە بە فەقیر و هەژار مەکە. فەقیر و هەژار لای خوا زۆر بەڕێزە، ئەگەر بەڕێز نەبێ 500 ساڵ پێش دەوڵەمەندەکان ناچێتە بەهەشتەوە. کەواتە ئەوەی کە فەقیر و هەژار بێ و ئیماندار بێ و سپاسی خوا بکە، لە قیامەتە زۆر زۆر جێگای لە دەوڵەمەندەکان خۆشترە. کەواتە با بە خۆمان دابچینەوە ئاگامان لە خۆمان بێت. برای بەڕێزم، خوشکی بەڕێزم، بە لووتبەرز